کمیسیون و گلک آلیندن ماجرا پندی که پروسه دنگدان و تایبت بسر کفتیانه در باز بیه پریوت شوه و رجا بجداری کرنی جی گلک باش بیه دیفان ایدی پیشبینی و نبیه که به رجای بد بوچی و افاده بتنمونه که دنگدان گشتی جی باش با و مجارد گل برای دوره توفیق شارزای هالبجارتنانم بحث کین کش بغدای پای که راستا خود گل مداوه برای دوره گلک سپاس بود جاری دست پکی از بحث کم اوا تیتا بحث کردن راسته یعنی اف بجداری کردن یا باش بیا و اگر باش جیبت اوا هاتیا تومار کردن یعنی 64 صادی و زیاده ترجی بو چه تیتا وگراندن بجداری یا باش یا خلکی بتایبتی دنگدانا تایبت دا. مساء الخير على قناتكم الكريمة. والله يوارتان باش يواري كردستان بسوارو بينرانتان باش به زور سپاس بو میوانداری کردنم مدلنیا یو پیوسته بر لهمشتک او بزنی که جماری دنگدران و رجی بجداری کردن لدنگدانی تایبت دا نزیکی ملیون کسی که برآورد با رجی لدنگدانی گشتی ده هی کمتر از که مباسی نزیکی 16 میلیون کس دکین کواتا اوایل دنگدانی تایبت ده هی دکات صدا پنزی یا خود کمتریش لوی که هی دنگدانی تایبت نکرد پیور بو پیور بلام دتوانیم بلاین که لیکسوانه کی زدیانه دکرین نمونه کی زور باش بو دنگدانی گشتیش اما امرو رجی کی زور باشه بو کارکشی بو اوی که سربازی یا خو سربازەکان عادەتەن زۆرێک لە ڕێخستنیان لە نێواندا هەیە دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی هەموو ئەندامەکانیان لە نێو خۆیاندا دەستگای ڕێکخراون بۆیە دەنگدانیش بەم شێوەیە ڕێژەکەی بەرز دەبێت ئەوان هەمیشە لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەم زۆرە کردەوان ئەمان خۆی لە خۆیدا دوو ئەرکیان هەیە پاراستنی هەڵبژانەکان هەروەها دەنگدان و بەشداریکردن لە هەڵبژانەکان وەکو مافێکی هاوڵاتی وەروە مافێکی دەستوری خۆیان بۆیە ڕێژەی بەشداریکردن بەرز بووە ئەماژەیەکی زۆر ئەرێنیە پەیامێکی زۆر ئەرێنیە لەلایەن سەربازەکانەوە بۆ خانەوادەکانیان پەیامی ئەویان بە خانەوادەکانیان گەیاندووە کە هەڵبژارنەکان هەڵبژارنی زدین دەستگا ئەمنیەکان توانایەکی باشیان هەیە ئازادی لە دەنگدان هەیە دەتوانی دەکێت بوێ دەنگی پێ بدەی وەروەها توانای لۆجستی زۆر بەرز هەیە لایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانەوە ئەمە شارمەتی دەردەبێت لەوەی کە ڕێژەی یاری پێکردن و تەزویرکردن کەم ببێتەوە یاخود بڵێن زۆر دوور بێ ئەستن هەموو ئەمانە پەیامی ئەرێنین بۆ ئەوی بە خەڵکی بگەێنن دوجاری شەمیان دەڕژێنە سوودی پرۆزەی هەڵبژاردن باشە بەشێک لە بنکەکان گرفتی سندوقەکانی دەنگدانیانە بۆ کە دەنگەکان هەژمار نەکراوە تاوەکو ئێستا ئەو سندوقانە کێشەیان هەیە لە هەژمارکردی دەنگەکانە و کار ناکەن ئەمە تا چەند کاریگەری لەسەر پرۆسی هەڵبژاردن بێت لە خاوکردنەوەی بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە شتێکی شاراوان نییە کە کێشەی تەکنیکی هەر دەبێت ئەمە شتێکی سروشتی ئەگەر هەبێت ئەگەر باسی هەڵبژاردن بکەین بە شێوەیەکی گشتی دەبینین کە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان ژمارەیەکی زۆر سندوقی دەنگدانی هەبوو بە تایبەتی لە هەڵبژاردننی گشتیدا زیاترە وەک لەوەی کە لە هەڵبژاردننی دەنگدانی تایبەتدا هەیە نزیکەی 2000 سندوق شتێکی ئاساییە کە لە چەند سندوقێک کێشە ڕوو بدات کێشەیەکی تەکنیکی هەبێت بەڵام یاسا ئەم بۆ شایەنەی داخستۆ کۆتایی بەم کێشانە هێناوە چونکە لە یاسای کۆمیسیۆندا ئاماژە بەوە کراوە کاتێک داتاکان نەنێردرێن بۆ کۆمیسیۆن لە ماوەی 6 کاتژمێردا ئەوە سندوقەکان دەبدرێن بۆ بنکەکان بۆ ئەوەی بە شێوەی دەست دووبارە بژمێر درێنەوە ژماردن بۆ دەنگەکان بکرێت لە هەموو پارێزگایەکیش بنکەیەکەیە بۆ ئەم بابەتە لەلایەکی دیکەوە ئەگەر هاتوو داتاکان لەلایەن ئامارەکان و داتایەکان نەنێردران و هەروەها سیستەمەکە وەکو پێویست کاری نەکرد هەروە سندوقەکان کێشەیان تێکەوت یاخود تەنانەت سندوقەکەش لەگەڵ ژمارنەوەی بەدەست کێشەی بۆ دروست بوو هەر دەگەڕێتەوە بۆ بنکەی دەنگدەنکەواتە ئێمە زیاتر لە 1000 پێداچوونەوەمان هەیە جاری یەکەم لەوەی کە بۆ سندوقەکە هەیە دواتر بەدەست دەژمێدرێتەوە دواتر کامێرای چاودێری هەیە چاودێریکردن بەسەر بنکەکان و وێزگەکان هەیە ئەو کامێرانەی کە لە نێو بنکە وێزگەکاندا هاان و هەروەها ئەوانەی کە لەلایەن کۆمیسیۆنیشەوە کە بە تایبەت دانرێون لە نێو سندوقەکان کە دیمەنی لاپەڕەکان یاخود کاغەزی دەنگدانەکان وێنا دەکەن و لەوێ تۆماری دەکەن کەواتە هەموو ئەم بابەتانەوە هەموو ئەگەرانی کە لە ئارادان یاسا لە بەرچاوی گرتوون و وەڕێکاری جددی بۆ گرتوونەتە بەر و ڕژدە لەسەر ئەوەی تەواوی ئەم بابەتانە چارەسەر بکات. تمام برای دوره توفیق شارزای هەڵبژارتنانی پۆیەکی ڕاستەخۆش بەغداد گەلمەدا بوون گەلێک سوپاس بووە.